نامەکەی حەبسەخانی نەقیب بۆ بەریتانیا ڕێک ئەو کاتەی کە لە سلێمانی لەلایەن بەریتانیەکانەوە خۆپشاندەرەکان کوژران ئەم نامەتوندەی شێرانە بۆ ئینگلیزەکان نرد. تەنیا یەک ڕۆژ دوای ڕاپەڕینی بەردەکی سەرای ساڵی 1930 کە لە ئەنجامی گەلە کۆمەیەکی بەریتانیەکان و حکوومەتی عێراق بۆ پشتگوێخستنی مافەکانی گەلی کورد لە باشوور سازدرا بوو، حەبسەخانی نەقیب بەبێ ئەوەی هیچ سڵاوێک بکات نامەیەکی زۆر تند بۆ مەندووبی بەریتانیا دەنووسێ و داوای لێ دەکات نامەکە بخرێتە بەردەم کۆمەڵی گەلان لە جنێف. لە نامەکەدا توانج لە عەدالەتەکەی بەریتانیا دەدا و گاڵتە بە بانگەشەکانیان دەکات، چونکە خەڵکێکی زۆر لە ڕاپەڕینەکەدا دەستگیر کرابوون و شەهید و برینداریش هەبوو. ئەم ژنە کووردە نامەکەی هێندە بە شەهامەت و تووڕەیەوە نووسیوە، خاڵیە لە هەموو سۆزێک کە لە ژنێکەوە چاوەڕێ دەکرێت. زمانێکی فەرمی و شێلگیر لە نووسینەکەدا دەبینرێت کە دەکرێت وەک شانازیەک بۆ کوردان کە لە مێژوودا خاوەنی ژنێکی بەجەرگیوان بمێنێتەوە. ئەمەش دەقی نامەکەیە. لە نەقیب زادە حەفتەوە بۆ شکۆداری مەندووبی بەریتانی ڕۆژی 7 ئەیلولی 1930 لە سلێمانیەوە. هەڵبژاردنەکان بە شێوەیەکی دڕندانەی بێزراوی ئەوتۆ ڕادەپەڕێنرێت کە هیچ گەلێکی جیهان لە ڕۆژگاری بەربەریەکاندا لەو وێنەیان نەبینیوە. کەم یاسا ڕێگە دەدات گەلێک لە کاتی هەڵبژاردندا تیرۆر بکرێت. کێ لە ئێوە یاسا پارێز و کێش لە ئێوە یاسا دەخاتە ژێر پێوە؟ کام یاسا ڕێگەی داوە چەک دژی جەماوەر لە کاتی هەڵبژاردندا بەکار بهێنرێت؟ ئیمڕۆ شاری سلێمانی گەیەندراوەتە دۆخێکی دژواری بەربەڕی ئەوتۆوە کە بۆی هەیە سەرتاپای مێژووی هەر کەسێکی بەرپرز لەکەدار بکات. لیژنەکانتان لیژنەی سەرپەرشتیکردنی هەڵبژاردنەکان کەوتە وتوێژ لەگەڵ کەسانێکدا کە هیچ سەنگێکیان لەم وڵاتەدا نییە. جەماوەر کاتێک بەمەیان زانی بۆ دەربڕینی ناڕەزایی خۆیان کۆبوونەوە. ئەمەش بێگومان مافی ئاسایی خۆیانە. کاتێک ئەوان واتە پیاوانی میری دیان زۆربەی هەر زۆری خەڵکەکە دژیانن، پەنایان بردە بەر سەرباز و ڕەشاش و دەستڕێژیان لێکردن، 60 تا 70 کەسیان لێ کوشتن و بریندارکردن. کام یاسا ڕێگەی ڕەفتارێکی وەها دەدات؟ ئەی چۆن ئەوانەی وایان کرد دەتوانن پاکانە بۆ کارەکەیان بکەن؟ ئێمەی کورد بێزاری خۆمان بەرامبەر بەم کارە دڕندانەیە دەردەبڕین و هەتا خوێنی کوردایەتی لە دەمارەکانماندا بجمێت هەر باسی دەکەین و دەیڵێینەوە. ئێوە یاسا پارێزن، ئەگەر وابێت کێن ئەوانەی یاسا پێشێل دەکەن؟ هێزە چەکدارەکانی میری بەوە نەوەستان کە بە جەماوەرەکەیان کرد، بەڵکو ڕژانە ناو ماڵەکەی منیشەوە و کەوتنە پشکنین و ڕووی چەکەکانیان کرد بۆ سنگی ئافرەتەکان. ئەم پشکنینە بووە هۆی فەوتان و تاڵانکردنی شتومەکە بە نرخەکانم. من داوای مافەڕەوەکانی خۆم لەسەر جەمە و کەسانە دەکەم کە یاسایان پێشێل کرد و ڕێزی ماڵەکەمیان نەگرت. دوای ئەم هێرشە جانەوەریە هێزە چەکدارەکان کەوتنە گرتنی پیاوە ناسراوەکانمان، ئەوانەی بەرەبەیانی ڕۆژی دواتر ڕەوانەی بەغدا کران. تکایە ئەم بروسکەیە وەرگێڕنە سەر زوبانی ئینگلیزی و بچن پێشکەشی کۆمەڵی گەلانی لە جنێف بکەن. حەبسەخانی نەقیب لە نێوان ساڵانی 1891 بۆ 1953 ژیاوە. سیاسەتوان، چالاکوان، مامۆستا، چاکەکار و فێمەنیستێکی کورد بووە. یەکەمین قوتابخانەی ئافرەتانی لە کوردستان لە خانووەکەی خۆیدا کردەوە. پشگیری هەر جوڵانەوەیەکی نەتەوەیی کردووە و لەژی داگیرکەران بووە. لە کاتی کۆماری مەهاباددا قازی محەممەد نامەیەکی بۆ دەنێرێت و سوپاسی دەکات کە پشتیوانی کۆمارەکەی کردووە. ئەو ماڵاش کە لە نامەکەدا باسی دەکات بە تەنیا ماڵی حەوانەوەی خانەوادەکەی نەبووە، بەڵکو بەناگەیەکی گەورە بووە بۆ ژنان لە سلێمانی کە تێیدا خوێندویانە و گەفتوگۆیان لەبارەی چارەسەری کێشەکانیانەوە کردووە. ئایا پێ دوایە لەم قۆناغەشدا پێویستمان بە هەڵوێستی ڕوونی ژنانی کوردان هەیە؟